مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان فەرمانگا خزمەتگوزاریەکانی سلێمانی بەسەر دەکاتەوە و چەپکە گوڵی ڕێزیان پێشکەش دەکات لە پای ئەو ئەرکوماندوو بوون و شەو نەخونیەیان کە هەمیشە ئەوان بوون لە هێڵی پێشەوەی مەترسیەکاندان. یەکەم وێزگەی بەسەرکردنەوەکەش مەڵبەندی تەندروستی عەلی ناجی بوو کە ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان پشکنینیان لەو مەڵبەندەدا بۆ ئەنجام دەدرا. ماڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە درێژەی دیدار و بەسەرکردنەوەکانیدا فەرمانگا خزمەتگوزاریەکانی وەک نەخۆشخانە و بنکە و مەڵبەندە تەندروستیەکان و کارەبا و بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی و چەندین شوێن و جێگەی دیکە کە ببوونە قەڵغانێک لە بەردەم تەشەنە نەسەندن و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و تێپەڕاندنی ڕۆژگارە پڕ لە مەترسیەکاندا. مەڵبەندی سلێمانی سەرەڕای دەستخۆشی پێزانینیان هەموو هاوکاری و پاڵپشتیەکی یەکێتی نیشتیمانی کوردستانیان لە پای خزمەتکردنیان بۆ هاوڵاتیان دووپات کردەوە. ئەمڕۆ مەڵبەندی سلێمانی دیارە هەموو شوێنەکانی بەسەر کردوێتەوە پۆلیسی سلێمانیەکێک بۆ لەو شوێنانە بەبێ جیاوازی کە هاتوون دەستخۆشی لە هێزە ئەمنیەکان بکەن بۆ ئەوەی ئەم فترەیە بتوانیوانە ئەرکەکانی سەرشانیان بە باشی جێبەجێ بکەن جگە لەوەی ئەرکی ئێمە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە و لە کاتی بڵاوبوونەوەی ئەم پەتای ڤایرۆسی کۆرۆنایش دەورێکی ڕۆڵێکی باشیان بینیوە. دیارە ئەوانیش هەستیان بۆ مەسئولیاتە کردووە دەستخۆشییان لێکین زۆر سپاسیانەکەین کە ئەمڕۆ هاتوون گوڵیان پێشکەشی هێزە ئەمنیەکان کردو و دەستخۆشییان لێ کردوین. زۆر سپاس بۆ ئەو پێزانینەی کە هاتن کارمەند و پزیشکانی ئێمەتان بەسەر کردەوە نەخۆشخانەی ئاساتان بەسەر کردەوە. من ئەوەی جێگەی فەخر و شانازیە بۆ ئێمە ئەوەیە کە ئێمەکو کەرتی تەندروستی پێشمەرگە لە هەرێمی کوردستانە هەموو کاتێکشان بەشانی کەرتی تەندروستی گشتی کارمان کردووە. هەر لەگەڵ دروستبوونی بڵاوبوونەوەی کۆرۆنال بە هەموو جیهانە ئێمە وەکو یەکەم دەستگای تەندروستی لە هەرێمی کوردستانە دەستمان کرد بە هەم بە بنیادنانی نەخۆشخانە هەم بە دابینکردنی ئەو پێداویستیانەی کە بۆ شەڕی کۆرۆنا بەکار هاتوون. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پاڵپشت و هاوکاری ئەو کەسولان و دام و دەستگا و فەرمانگە خزمەتگوزاریانە بووە کە بێجیاوازی پاڵپشتی و خزمەتیان بە هاوڵاتیان پێشکەش کردووە. هەر بۆیە ئەمڕۆژ جارێکی دیکە مەڵبەندی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ و ماندووبوونەکانی هەموو ئەوانەی وەک سەربازی ون لە ئەرک و فەرمانی پارێزگاری خەڵکیدا بوون بەسەر دەکاتەوە و دەستی ماندووبوونیان دەگوشێت. ئێمە لەگەڵ ئەو هەواڵانم لە مەڵبەندی ڕێخستنی سلێمانی هاتین سەردانی ئەو فەرمانگانە و چەند کەرتێکی تەندروستیمان کرد بۆ ئەوەی پەیامی مەڵبەند پەیامی ڕێخستنەکان بە هەموو لایە بگەێنین کە ئێمە سپاسی هەموو ئەو کەرتانە ئەەکەین بە تایبەتی سپاسی کەرتی تەندروستی ئەەکەین کە هەوڵی جدیاننا لەوەی کەوا بەسەر ئەم نەخۆشە بەسەر ئەم ڤایرۆسەیە زاڵ بن. من هەر لێرەوانێ ئەبێ سپاسی هاوسەرۆکەکانمان بکەین کەوا لە سەرەتاوە هەوڵیان ئێمە پابند بین بە هەموو ئەو ڕێنماییانەوانە. سپاسی هەموو لایەنە سیاسیەکانەکەم کە پشتیوانی ئێمەیان کردووە و بە تایبەتیش لە ناو لایەنە سیاسیەکانە جێگەی خۆیەتی سپاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم کە هەردوو هاوسەرۆکەکەی پشتیوانی مادی و معنەوی ئێمەیان کردووە و هەروەها کادرەکانی سنووری مەڵبەندی ڕێخستنی سلێمانی چ لە ناو ناوەندی تەندروستی چ لە دەرەوەی ناوەندی تەندروستی یان ناو فەرمانگەکان بە بەردەوامی هاوکار و هاوپشتیوانی ئێمە بوون و دەورێکی باڵایان بینی یا کاریگەریان بینی لە پشتیوانی ئێمە و ئەم هاتنەی ئەمڕۆی ستافی مەڵبەندی ڕێخستنی سلێمانی بۆ سپاسکردنی کارمەندان و پزیشکانی تەندروستی ئێمە بەرزە نرخێنین و وامان لێکا کە بەردەوام بین لە کارەکانمانەوە دڵسۆزانتر کارەکانی خۆمان بکەین. هەرچەندە تارمایی و مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنای نوێ لە هەرێمی کوردستان نەرماوە و کۆتایی بەو پەتاکوشندەیە ناتووە و هەوڵەکانیش باڕاستەی ئاساییکردنەوەی ژیانن لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان. بەڵام لایەنە تەندروستیەکان هەمیشە هۆشداری دەدەن لە خۆپارێزی هاوڵاتیان بۆ ئەوەی جارێکی دیکە بازاڕ و شوێنە گشتیەکان دووبارە نەبێتەوە هۆکاری سەرەڵدانەوەی ڤایرۆسی کۆرۆنا. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.